گەیمەرانی کوردستان بەخێر بن باڵقەیەکی نوێی ئەڵقەی ژمارە 139 سفرێک ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی دیکە بۆ 139مین هەفتە باشترین نیژنەبیەکێک لە باشترین پرۆگرامەکانی ڤیدیۆ گەیم لە ناو یوتیوب لەو هەفتەیە سیدانە هەواڵم بۆ ئامادە کردوون گەورەترین هەواڵەکانی هەفتتان پێشکەش دەکەم و سپاسم دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن بۆ ئەو کەسانە دەیانەوێت یاری گاد ئۆف وار بە نرخێکی زۆر هەرزان کە من بەدەستم کەوتەوە بۆ زۆر هاوڕێی خۆشم بە هەمان شێوە دابینم کردیە سەد جێگەی ئەمانە جێگەی باوەڕ پێکردنە و سکام نییە و فێڵکردن نییە لە ڕێگەی دانیار ستۆر لە تەلەگرام دەتوانن یاریەکە بە نرخێکی زۆر هەرزانتر لە نرخی شەریکە توانن بەدەستی بخەن بە ئەکاونت بە فەرمی لە ژێر دوگمێ لایک دادنە وەروە لە کۆمنتیش دووبارەی دەکەمەوە گەورەترین بیارانەی لە هەفتەی ڕابردوو بڵاوکراینەوە یاخود لە هەفتەی داهاتوش بڵاو دەکرێنەوە با باسییان بکەین ئینجا بێنە ناو هەواڵەکان سەرەتاش بێگومان گاد ئۆف وار راگنەڕۆک بێگومان پیرۆزبای لە هەر هەموو گەیمەرانی کوردستان دەکەم یاری گاد ئۆف وار راگنەڕۆک لە کۆتاییدا بڵاوکرایەوە پێشوازێکی زۆر زەبەلاح و گەورەی لێکرایە بێگومان گەیمەرێکی زۆر دڵخۆشە بە بڵاوبوونەوەی راگنەڕۆکی و دەمێ بە کورتیش باسی سپۆیل بکەم سپۆیلی یاریەکە نا بەڵکو شتێک سپۆیلە شتێک سپۆیل نییە لەبەرەوەی لەناو کۆمەڵگەی گەیمینجی کوردستان وشەی سپۆیل بە هەڵە ڕۆیشتووە لەناو بەرنامە زیاتر باسی دەکەم مهم راگنەڕۆک ئێستا حالیانە سەر پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 بەردەستە یاری سۆنیک لەو هەفتەیە بڵاو کرایەوە پێشوازێکی مامناوەندی باشی لێکرا نمرەی 72 لە سەدی پێدرایە لە مێتاکریتیک بەشێک لە ڕیڤیوەران دەڵێن یاریێکی بەچێژە بەڵام کێشەی لێڤڵ دیزاین و خراپی دابشکردنی چیرۆک و کارکتەری هێنە ناو جیهانەکان تەوزە جیهانەکەی بەتاڵە و دەڵێن دانانی سۆنی لە جیهانێکی کراوەی نوێ سەرنجاچێشتنی شتی یاریەکەیە بەڵام لە ڕووی چیرۆک و لە ڕووی گەیمپڵی و لە ڕووی لێڤڵ دیزاین زۆر پێشکەوتو نییە بەڵام شتێکی باشە بەگشتی دووبەرەنە گەیمەران زیاتریان بەدڵە بەڵام ڕخنەگریان 72 لە سەنیا پێدا بەڵام گەیمەران نمرەیەکی بەرزتریان پێدا لە مێتاکریتیک ئەو یارانەی کە لە هەفتەیدا لەو هەفتەی بێ بڵاو دەکرێتەوە لە 15 ئەو مانگە یاری سەمەرڤایل بڵاو دەکرێتەوە کە لە هەفتەی ڕابردوو زیاتر باسم کرد بەڵام هەفتەیە دەمە ئاگات نەکەم کە بڵاو دەکرێتەوە سە گەیمپاسیش ڕۆژێکم بەردەست دەبی ئەو یاریە لەلایەن دروستکەرانی لیمبۆ و ئینساید دروست کرا یاریی پلتفۆرمەری سای سکرۆڵە چۆرەکەش سەرنجاچێشی هەیە و من زۆر چاوەڕوانم و یارە تاقیکەمەوە هەر لەو هەفتەیە 16 یەک مۆدرن وارفێر دوو بابەتی نوێ بڵاو دەکرێتەوە لەبۆی یەکەمیان سیزنی یەکی مۆدرن وارفێر 2 دومیشیان وارزۆن 2.0 یاخود وارزۆن 2 سەرەتا با باس بکەینە سیزنیەکی کاڵ ئۆف دیوتیەکە چی تێدایە خۆشەویستانم نەخشەیەکی تەواو نوێی لە بۆ زیاد دەکرێت بە ناوی ئەلمەزرە کە لە بۆ وارزۆن 2 بێگومان مۆدی DMZ زیاد دەکرێت کە زۆرێک لە گەیمەران و ئەو کەسانی کە یاریەکە بەردەوام دەکەن ئادەڵێن DMZ-ەکەیان تاقیکرد دەڵێن زۆر پێشکەوتو نییە هیوادارن دوا بخرێت DMZ-ەکە بە شێوەیەکی دیکە بڵاو بکرێت DMZ هاشەوەی تارکۆڤە واتە استراتیژی و تاکتیکیە لە جیهانی وارزۆن و کاڵ ئۆف دیوتی چەندین هەلیکۆپتەرێکی نوێ ئۆتۆمبیلێکی هەمەڕی نوێ بڵاو دەکرێتەوە کە ڕکلامەکە لە بۆ هەمەرە ئیڤەکە و چەندین تایبەربەندی نوێژ بێگومان لە بۆ وارزۆن 2 زیاد دەکرێت کە لە پێشتر نەبوون باتڵ پاس بە فەرمی لە سیزنیەکەەوە دەردەسی لە بۆ یاری کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 2 سێ کارکتەری سەرەکی زیاد دەکرێن ئەو ئۆپەرەیتەرانی دەتوانانی یاریان پێ بکەیت لەگەڵ تۆنێک سیلاح و ڕەنگی چەک و ئەو شتانە وەروەها ماپەکی زۆر ڕاقی دەگەڕێتەوە کە زۆربەی یاریەکانی کاڵ ئۆف دیوتی تاوەکو ئێستا من پێم وابی لە هەمویان بەچێشترە ئەوی شوت هاوسە ئەویش لە 11 بەردەست دەبی بۆ سەردەم گەیمەران بە خۆڕایی هاوڕانی خۆشەویستم لە هەفتەی ئەو مانگە یاری گۆت سیمیلەیتەر 3 بڵاو دەکرێت هاو یاریەکەوە دەتوانین بڵین زۆر بە فشقیات بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی بەشی دومی ئەو یاریەمان نییە بە شێوەیەکی گاڵتە جاری و کۆمیدی یەکسەر نابێنە گۆت سیمیلەیتەر 3 چکە بەشی دومی بڵاو دەکرێتەوە یەکسەر بۆ بەشی سێم واب یاریە بێگومان وەکو بزنەک یاری دەکەی دەتوانی بە شێوەیەکی سیمیلیشن هەموو شتێک ئەنجام بدەین ئەو یاریە حرکاتی قۆڕ بێمەعنا بکەی واتە ئەرکت نییە بەڵام ئەتوانین بە کیف خۆشتی قۆڕ بێمەعنا بکەی بێگومان یاری بزنەکەتان کردی زۆربەتان سەو بەشی سێمی دەکات بخۆت بەشی دووەمە بەڵام نایانێنە بەشی سێمی لەو هەفتەیە بەردەست دەبێت لە هەژدەی ئەو مانگە یاری سپارەمان ماز مۆراز دێتە سەر PC بە فەرمی بۆ گەیمەرانی کە پلەیستیشنیان نیە و پیسیان هەیە لەو هەفتەیە دەتوان لە بۆ خۆتە ماز مۆراسی تاقیکەنەوە بێگومان لە دوای سپارەمانی یەکسەر ماز مۆراز بڵاو کرایتەوە سپارمانی پلەیستیشن 4 سەرکەوتنێکی گەورە بەدەستی نایە مایلز مۆراز پێم وابی هەرچەندە چیرۆکەی کورتترە بەڵام ڕووی گەیمپڵی زۆر شتەوە لە سپایدەرمانەکەیت کە پێشکەوتوترە لەبەرەوەی دووەم جارە هەڵویاندا ئەوە کارکتەرێکی نوێی سپایدەرمانیشە مایلز مۆراز چیرۆک و باگراوندێکی زۆر سەرنجاچێش و خۆشی هەیە لە بە خۆتان تاقیکەنەوە کەسانی کە پیسیان هەیە نازدارە زۆر لە بیستودی ئەو مانگەش یاری The Devil in Me لەلایەن زنجیری Dark Pictures بڵاو دەکرێتەوە دوای یاری Dark Picturesە ئینجا دەست بە وەرزێکی دیکە دەکەن مهم لە بیستودی ئەو مانگە بڵاو دەکرێتەوە هاوشێوەی یاریەکانی دیکەیان وەکو لەتۆڵ هۆپ و مانڤ مەدان و ئەو جۆرە یاریانەیە
پاریش یاریشان بڵاو کردو ئەو ساڵش بڵاوی دەکەنەوە چۆرەکەی جارە لەسەر سریال کیلەریە بکوژێکی قاتلێکی بەردەوام متەسەلسل چەند گەنجێک دەستە ناو باڵەخانە و قەسرێک کە لەوێ دەیانەوێ ڕابردووی ئەو شوێنە لێ بکۆڵنەوە بەڵام لەوێ تووشی ڕۆحی یاخود بکوژەکەی دەبنەوە کە دارەمەدارە دایان کوژی چۆیسەکان و اختیارەکانی هەڵبژاردنەکان کە هەڵی دەبژێری لە کاتی دایالۆگ بێگومان کاریگەری دەکاتە سەرەوەی کە چیە لە ژیاندا بمێنێتەوە چێ بمری ئەوە چیرۆک و گەیمپڵی یاریەکە دەبی بەڵام بەڵێنیاندایە کەەوە ئەو جارە گەیمپڵی زیاتر تێدایە تەنیا ڕۆیشتن و هەڵبژاردننی هیوار نابی زیاتر دەڵێن بەکو یاریی ئاسایی دەچیتن بەڵام بێگومان هەڵبژاردننی هیوارەکان و هەڵبژاردننی ئەو کارانێکی کارکتەرەکان دیکەن پێیوەست دەبی بەوەی کە لە ژیاندا بمێنەوە یاخود بمرن و لەسەر تۆ دەوەستێک کە دەتوانانی هەمیان ڕزگار بکەی یاخود تەنیا کەسێکیان ڕزگارکەی یان چەند کەسێکیان ڕزگار بکەی 29 مانگە The Devil in Me بڵاو دەکرێتەوە و لەو هەفتەیە تڕیدەری یاریەکی زۆر سەرنجاکێش ئاشکرا کرا بە ناوی Blight Survivor سەیریکەن لە جیهە ئەو یاریە تاوەکوێسە تەنیا لە بۆ PC لەوانێ بڵاو بکرێتەوە لەبەرەوەی ڕلیز دەیتی نییە و تەنیا لە PCش بە شێوەی دێمە بەردەست دەبی سەرەتا Blight Survival یاریی ئیندیە چەند پارەپێدرێکی بچوک دروستیان کردی بەڵام ئەگەرستەری گەیمپڵەیەکەی بکەین دەبین زۆر بە یاریی تریپل ئەی دەچی بە Unreal Engine 5 دروست کرێە و ئەوەی جێگی سەرنجە لەو یاریە بێگومان سێتینگەکەیان کە مێدیڤڵە واتە سەدەکانی ناوەڕاستەوە چی هاوشێوەی Plague Tale Innocence و Requiem لەو سەردەمەیە بەڵام بە شێوەیەکەوە تۆزە قیامەتیە واتە جۆرە ڤایرۆسێک بڵاوبیتەوە ئەو خەڵکە دەکاتە زۆمبی یاخود جۆرە وەحشانە کە بە شێوەی مەشروم بە شێوەی کوارێک دەبینین کەەوە ڤایرۆسەکە بڵاو دەکرێتەوە و کارکتەرەکەی تو بە شمشێر شەڕ دەکە و گەیمپڵەیەکەشی Overdose شۆڵدەرە کامێرە لەسەر شانەکانیتی کە بەشی وەکو گارڤواڕە کە زۆر نازدارە و زۆرە کامیرەیە و گرافیکی یاریەکەش بەجددی زۆر نازدار دیارە بەگشتی شێوازی کوشتنەکانی شێوازی دۆزینەوەی ماپەکە و شێوازی گرافیک و لایتینگ و جەوەکە بەگشتی زۆر سەرنجڕاکیشان مێدیڤڵ سێتینگ یاخود سێتینجی مێدیڤڵ سەدەکانی ناوەڕاست هەموو کاتێک سەرنجڕاکێش بووە و تاوەکوێستە پێم وانی یارێکی مێدیڤڵی زۆر نازدار و ڕاقیمان هەبی بە شێوەی شەڕکردن هەمانە بەڵام بەو شێوازەش زەق و بەناوبانگین بۆ نمونە Plague Tale-مان هەیە بەڵام شەڕکردنەکەی زۆر بەقوت نیە بەڵام حەزمە شەڕ شمشێری لەو شێوازەیە لە سەدەکانی مێدیڤڵ سەدەمی ڕۆمانەکانمان هەیە لەسەر Xboxی کە ناوەکەی مێستا لە بیر نییە ببورن بەڵام هەیتمان بەڵام بە شێوەی شەڕ شمشێر لەو سەردەمە مێدیڤڵە زۆر ژمارەیان کەمە هیوادارم Blight Survival لە چاو ئەو تڕیلی کە بڵاویان کردو لەو شێوازەمی وە کواڵەتینەی نەخوارێ و حەز دەکەم بەڕاستی و یاریە تاقیکەمەوە خۆشەویستانم یاریەکانی PlayStation Plus Extra و Premium ئاشکراکران کە مانگەی زۆر باشە لە بۆ ئەکسترای وەکو مانکەی ڕابردوو بەڵام مانگەی زۆر خراپە لەو پریمیەمی وچی هاوشێوەی مانکەی ڕابردوو بەڕاستی ئەو یارانی کە لە ئەکسترا پریمیەمی دانرێنە لە پریمیەمی دانرێن زۆر خراپن یعنی یاریەکان خراپبینە بەڵام ئەو یاریانی دایانە لە بۆ پریمیەمی پێم وایە داکرشتی باشتریان دانەمە دووبارە بۆ مانگەیشی دیکە پریمیەم پێناچیکەوە خزارێکی زۆر باش بی بەڵام ئەکسترا باشە لە مانجی 11 هەریەکە لە یاریەکانی The Elder Scrolls 5 Skyrim Special Edition دەستا پلی 4 و پلی 5 Rainbow Six Siege لە بۆ پلی 4 و پلی 5 Kingdom Hearts 1.5 2.5 HD Remakes دەستا پلی 4 بگومان لە پلی 5 بەردەست دەبی بەڵام هیم ڤێژنی پلی 4 یاریەکەیە Kingdom Hearts HD 2.8 Final Chapter Prologue لەسەر پلی 4 بەردەست دەبی Kingdom Hearts 3 پلی 4 Kingdom Hearts Melody of Memory پلی 4 Oddworld Soulstorm Enhanced Edition بە ڤێژنی پلی 4 و پلی 5 بەردەست دەبن لەسەر ئەکسترای The Division 2 پلی 4 Ghost Recon Breakpoint پلی 4 Chorus پلی 4 و پلی 5 What Remains of Edith Finch Play 4 و Play 5 The Gardens Between Play 4 Earth Defense Force World Brothers Play 4 Earth Defense Force Iron Rain Play 4 One Chambra Origin Play 4 ئەوە یاریەکانی ئەکسترا پێم وایە مانگەی خراپ نیە لە بۆ ئەکسترای تۆنێک یاری تێدایەوە هەر کام لەو یاریانە نەکردوی بە تایبەتیستە من حەزم لە Kingdom Hearts 3 تاوەکوێستە نەمکردیە پێم وایە مانگەی زۆر باشە و Oddworld Soulstormەکەش لە بۆ خۆتان بکەن ئەگەر ئەکستراتان هەیە لە بۆ جەماعەتی پریمیەمی کە من پریمیەم هەیە بەڵام تاوەکوێستا ئیستیفادەم لێی نەکردی لەبەرەوەی سەرجەم یاریەکانیان
کاتی خۆی لە پلیستیشن ناوی هەون هەندێک یاریاندانەیە بەڵام پێویستە یاری زیاتری پلی 1 و پلی 2 دابنێن ڕۆنمە یاریەکانی گادۆڤاری تکایە سۆنی جێ لەمان ڕاگرێت یاریەکانی گادۆڤاری 1 و 2 لەگەڵ یاریەکانی گادۆڤاری PSP بە شێوەی داوڵۆندەبڵ دابدرن هەر زۆر نازدار دەبێت یاخود یاریەکانی ساڵن هیل دابنێن بەڵام لە بۆ پریمیەم و مانگەی بە بۆنەی یادی 20 ساڵەی بڵاوبوونەوەی یاریەکانی ڕاچەتەن کڵانچی چەند یاریێکی ڕاچەتەن کڵانچیاندانایە بۆ ڕاچەتەن کڵان version play C, Ratchet & Clank Going Commando, PlayStation 3, Ratchet & Clank Up Your Arsenal, PlayStation 3, Ratchet & Clank Deadlocked, PlayStation 3, Ratchet & Clank Future Tools of Destruction, PlayStation 3. ئەوە سەرجەمە یارانەیە لەسەر PlayStation 5, PlayStation 4 ڕێگەی PlayStation Plus Extra Premium لە 15 ئەو مانگەوە بەردەست دەبن. ئازان و خۆشەویستانم یاری باتڵفێلد مۆبایل ئێستا لە چەند وڵاتێکی بۆ نمونە لە فیلیپین، ئیندۆنوسیا، تایلاند، مالیزیا و سینگاپور بە شێوەی مۆبایل لەسەر ئاندروید و iOS ئێستا حالیان بەردەستە و لە چەند ڕۆژی داهاتوش دێتە سەر ستۆرەکانی دیکە لە بۆ خۆتان دەتوان داڵۆن دیکەن. باتڵفێلد مۆبایل ئۆپن بیتا دەبی بێگومان بۆ کەسانێک کە خۆیان ڕیجیستەر کردێت چەند مانگە ڤێژنی یاریەکە دەتوانن لە ڕێگەی ئیمێڵێکەوە دەستە ناو ئاپ ستۆرەکەیان یاخود گوگل پلی ستۆرەکەیان داڵۆندی بکەن. چی تێدا دەبی بێگومان هەمان یاری باتڵفێلدە بەڵام بە شێوەی مۆبایل ئەڵام ئەو گرافیکەی نابی و ئەو ڤیدیۆیەکی کە بڵاوکراینەوە لە ئینتەرنێت بەڕاستی سەرنجڕاکێش نینە هەرچەندە مۆبایلە ناتوانن گرافیکەکی زۆر بەقووەت دابنێن بەڵام لە ڕووی گەیمپلەیەوە بەڕاستی نازانم تۆزێک دوو دڵم لێی هەرچەندە من یاریەکە لەوانەیە هەر تاقیکەمەوە لە بۆ خۆم بەڵام باوەڕ ناکەم سەرنجم ڕاکێشی ستایلەکەی هەڵیان بژاردیە زۆر لەگەڵ مۆبایلی ناگونجێ پێم وایە هەموو لایەک دەیانەوێت یاری چەند دەبیرتانە چەند ساڵێک پێشتا هەموو کۆمپانیەک دەویست یاری لە بۆ مۆبایل دروست بکە بەڵام بەهۆی مەسەلەن دوورکەوتنەوەی گەیمەران لە مۆبایل ئێستا حالیان مەسەلەن PUBG ئەو گەیمەری لەدەستدایە فۆرتنایت لەسەر مۆبایل لایەکی هەر نییە لەسەر iOS هەر نییە و لەسەر مۆبایل زۆر بەناوبانگ نییە دەتوانم بڵێم پەرەپێدەرەکان ئێستا تۆزێک مۆبایلیان لەلا ناگرینگ بۆ ینی بۆ شێوازە سەیری ناکەن کە چەند ساڵە سەیریان دەکەن ئەوەشتە چی باشە شتە چی خراپشە بێگومان شتە باشەکەی ئەوەیە کەەوە زیاتر فۆکسیان لەسەر کۆنسۆڵی بی لەبەرەوەی یاریەکان لە بۆ کۆنسۆڵ و پیسی بڵاو بکرێتەوە تامچێژ زیاترە بەڵام یاری لەسەر مۆبایل تامچێژی زۆری هەیە بەڵام مۆنتایزکردن و پارەدانەکەی خمارەکەی کە دیخەنە ناوی بەڕاستی زۆر ناشیرنە و ئیزعاجە و تامچێژ لە یاریەکانی مۆبایل ناهێڵی مهم باتڵفێلد ئێستا حالیان لە چەند وڵاتێک بە شێوەی ئۆپن بێتە لەسەر مۆبایل بەردەستە لە بە خۆتان توان تاقیکەنەوە بە VPN بە هەر شێوازەکان توان داڵۆدی بکەن هەرچەکردن لەسەر باتڵفێلد هاوڕانی خۆشەویستم یاری باتڵفێلد 2042 دێتە سەر گەیمپاس ئۆڵتیمیت لە ڕێگەی EA Play لە سەرەتای 2023 EA بە فەرمی ڕاگەیان لە وەرزی سێم یاخود سیزنی سێمی یاریەکە کە دەڵێن چەندین لە خۆ دەگریتن یەک لەو شتانێکە لە خۆی دەگری ئەوەیەکەوە یاریەکە لە بۆ زۆرترین گەیمە لە ڕێگەی EA Play بەردەست دەکەن بێگومان EA Play لەسەر PlayStation لەسەر Xbox گەیمپاس ئۆڵتیمیتی بەردەستەوە تاو کەسانی گەیمپاس ئۆڵتیمیتیان هەیە لە مانجی لەوانەیە 1 و 2 یەکیان دوو لەوانەشە بگاتە مانجی سێ بەڵام من زیاتر پێم وایە تۆ دەرێ ئێرلی 2020 ئێرلی دایمەن مانجی 1 و 2 دەکە دێتە سەر گەیمپاسی ئەو کاتی پێم وابی ئەگەر بێت و ئەو گلێ و گازاندانەی گەیمەرانە سە یاریەکەی هەیە بۆ هۆی ئەوەی کەەوە یاریەکە شکستە گەورەی بینی پێم وابی زۆر بەشێکی چارەسەر بکەن کاتێک لەسەر گەیمپاسی بەردەست دەبی گەیمەرێکی زۆر زیاتر تاقی کاتەوە لەوانە یاریەکە تۆزێک زیندوو ببتەوە و بۆ گەیمەرانی دیکەش لە بەشێوەیەکی گشتی لە یەکی 1 بۆ 4 12 لەسەر Xbox یاریەکە دەبێتە فری بۆ چەند ڕۆژێک 1 لۆ 5 لەسەر ستیمی دەبتە فری و 16 لە بۆ 23 دیسمبریش دەمانج 12 لەسەر پلیستیشنی دەبتە فری لە بۆ خۆتان تاقی بکەنەوە هەفتەی ڕابردوو دەنگۆیەکەمان باس کرد بەڵام ئەو هەفتەیە تقریبا هەر بۆ فەرمی ڕێمەدی بە فەرمی ڕێگەیان لەگەڵ 505 گەیمز بێکەوە خەریکی دروستکردنی کۆنتترۆل دوینە وەروە سکرینشۆتێکیان لە کۆنسپت ئارتی یاری کۆنتترۆل دوی ئاشکرا کرد وەروە بە فەرمی ڕایانگەیان بەشی دومی یاری کۆنتترۆل تەنیا لەسەر PC PlayStation 5 و Xbox Series بڵاو دەکرێتەوە واتە نایەتە سەر کۆنسۆلی ڕابردوو تەنیا بۆ کۆنسۆلی ئێستا و PC بەردەست دەبێت پێشتریش یاری کۆنتترۆل پێویستی بەهێز و توانایەکی زۆر و بەڕاستی لە بۆ کۆنسۆلەکانیش قڕز بوو یارێکی بەڵام ئەو جارە زیاتر قڕز دەبی و مەبەستیانە یاریەکە زۆر گەورەتر و دەوڵەمەندتر بکەن لێڤڵەکان گەورەتر بکەن و مەبەستیانە زیاتر چیرۆکەکەی
فراوانتر بکەن جیهانەکە گەورەتر بکەن لەوانەیە لەسەر هەمان ستایل بی لەناو مەسەڵەن باڵەخانەکەی بی یان باڵەخانەیەکی دیکەبی بەڵام مەبەستیانە زۆر فرامانتری بکەن وەکو خۆم هیوادارم کۆنتترۆل لەو باڵەخانەی بە شێرە شێوەکان فکرێک دابنێن کە لە باڵەخانە بێتە دەرەوە هەرتەنە مەبەستی یاریەکەشەکەەوە تۆ لە ناو شوێنێکی چوار دیواری نەتوانین بە ئاسانی دەربازت بی وەرە تۆزێک هەست بە فۆبیایکە بەرامبەر ئەو دیوارانە ئەوە ستایلی یاریەکەی بۆ بەڵام ئەگەر بێت و بێتە دەرەوە وەکو ئاڵنوەیکی بیت کە بەڕاستی بەشەکە لە جیهانی ئاڵنوەیک پێم وابی سەرنجا چشت میهیم کۆنتترۆل کردیتت نەتکردیە لە کۆمنت بۆ چونی خۆت بنووسە وای چێکە لە یاری نازدارەکان بێگومان زۆر حەز دەکەم بۆ چونی ئێوە لەسەر ئەو یاری بزانم بینە سەر GTA 6 لە هەفتەی ڕابردوو یاخود ئەو هەفتەیەکە ڕۆژمەیە هیما و هەفتەیە تێک تو کۆنفرانسێکی گەورەیان لە ناوە خۆیان ئەنجامدا وە چەندی زانیاری گرنگیان لەسەر داهاتووی تێک تو و کۆمپانیای ڕۆکستار و ستودیۆکانی ڕۆکستار و ئەشتانە تۆزێک باس کرد میهمەکە ئەوە بووکەوە ڕیانگەیان کەەوە فرۆشی یاری GTA 5 ئێستا حالیان لە دابەزینە بگمانیش دابەزینە یاری لە 2013 بڵاوکرێتەوە مهم تێک تو بە فەرمی ینی ئیعلانی ئەوەی کردکەوە یاریێک ئێستا حالیان فرۆشی دابەزیوە بەڵام دەربارەی ئەوەی کە فرۆشی دابەزیە لە ماوەی 3 مانگ ڕابردوو 2 میلیۆن کۆپیشان لە هەرێکەی هەر فرۆشتیە 2 میلیۆن کۆپی لە یاریێکە لە 2013 بڵاوکرێتەوە و دەژڵێن کەوا زۆر بەسەرکەوتووی GTA Plus یان بڵاو کردەوە GTA Plus ئەو سبسکریپشنە مانگانەیە مانجی $5 دەی بڕێک پارەی یاری GTA ئۆنلاین وەردەگری لەگەڵ هەندێک تایبەتمەندی کە تەنیا مێمبەران و ئەندامانی GTA Plus لە ناو یاری GTA ئۆنلاین وەری دەگرن دەربارەی GTA 6 سەرۆکی تێک تو ئینتراکتیڤ ڕاگەیان ئەو هاکە گەورەی لەسەر GTA 6 ئەنجام درا دەڵێ پێی ناخۆشە پێمان ناخۆشە و هیوادارین دووبارە نەبیتەوە بەڵام ئەو هاکە گەورەیە هیچ کاریگەریەکی گەورە ناخاتە سەر بەرهەمهێنانی پرۆژەکانی GTA یاخود پرۆژەکانی تێک تو بەگشتی و ڕۆکستار بە تایبەتی پلانەکان وەکو خۆیان دەڕۆن و دەڵێ بەم زوانە هەواڵی گەورەمان دەبی بەڵام هەواڵە گەورەکان تکایەکەینی و مانجی 11 کەینی ڕۆکستار تڕۆیەری بڵاو دەکەیەوە سو خطوەیەکی دیکەیە و هەنگاوێکی دیکەیە کە دووبارە ڕۆکستار و تێک تو دەڵێن کە ئەو هاکە گەورەکە کرا ئەو سکرین شۆت و ڤیددیویان کلیپانەی بڵاوکرانەوە کاریگەری نەکردی دەسەر بەرهەمهێنانی یاریەکە هەر لە بەرهەمهێنانە و بەم زوانەش زانیاری زیاتری لەسەر دەزانن بگومان زانیاری زیاتر لەسەر بزانین یان بلۆک پۆستە چی دەکەن لە ناو سایتی خۆیان چەند وێنە سکرین شۆتێک دادنێن بە تێکست معلومات دەسەر GTA 6 باز دەکەن یانش بڵاوکردنەوەی تیزەرەکە لەگەڵ بلۆک پۆستەکی تیزەرێکی ڤیددیۆی بڵاوکەنەوە چەند چرکەیەک بی یانێ 50 چرکەیە خولەکشە چیوە تەنیا دیمەنی عامین ئەو شاری مایامین هیشام دەنج کۆ دەزانین یاریەکە لە شاری مایامی دەبی بەڵام 100% زانین لێوێنەر بەرەوەی ئەوەی کە دزەی پێکرا مایامی بوو هەندێک دیمەنی عام شامدەن لەگەڵ دیمەنێکی زۆر بچووکی کارکتەرەکان هەردوو کارکتەرەکەی کە هەمانە ئافرەت و پیاوەکە بەم زوانە دەبینین من پێم وایە یان لە کۆتایی ئەو ساڵ دەبی یان لە سەرەتای مانجی 1 چکە بەڕاستی مانجی 1 پێدەچی زۆرترین وەخت بی لە بۆ یاریەکان یانیش کە هەر زەحمەتە ئەوشتە ڕووبدە بەڵام حەز دەکەم ڕووبدە لە گەیم ئەوەرز تڕۆیەرێکی GTA 6 ببینین ئۆکەی بینە سەر God of War سەرەتا پێشەوە بینە سەر باسکردنی ئەوەی کەوا تشتێک سپۆیل نەبێ ئەوە هیچ شتان لێ سپۆیل کەم بێگومان بەڵام سەرەتا باسی بکەین کەوا زۆرێک لە گەیمەران ئەو کەسانێکەوە کۆلێکتەر ئەدیشنی یاگە یاری God of War-یان کردیە بەشەکیان لە تویتەری گلەی ئەوە دەکەنکەوە بۆکسەکەیان لە بۆ هاتیە بەڵام یاریەکەی تێدا نییە نە دیسکەکانی تێدایە یان نە کۆدەکی تێدایە بتوانن یاریەکە بکەن چکە دوو ڤێرژنە یەکەچیان دیسکی لەگەڵە یەکەچیان دیسکی لەگەڵ نێ بەڵام کۆدەکی تێدایە لە تویتەری دایانە هەموو سۆنی پلەیستیشن و کۆڕی بارڕۆگ و ئەوانیان تا کردیە بەڵام وەڵامیان نییە چاوەڕێی نەبزانین وەڵامی چی وەردەگرنەوە بینەسە God of War Ragnarok هاوڕانی خۆشەویستم من تقریبان لە بەربەری کۆتایی یاریەکەیمە زۆرم نەما لەوانێ 4 ساعتێک 5 ساعتێک پێم وابی 4 ساعتێکمە لەبەرەوەی 16 ساعتێک یاریم کردیە بخۆ یاریەکە بە 20 ساعتی تەواو دەکرێت ئەگە بێت و سایت کوێستەکان نەکەی من 16 ساعتێکم بڕیە بەپێی ئەو ڤیددیو ئەو تایمە بی کە یاریەکە پێ دەڵێ ئەوەندە ساعت یاریەکە کرد یاریەکەی سیف کە پێ دەڵێت ساعت یاری کرد 16 ساعتێکم بڕیە زۆر برمە پێم وابی 4 ساعتێکە ئەو شۆ تاوی دەکەم ئینشاڵڵا وەلێ هەفتەیەش ڤیددیۆی پێشکڕین و ڤیددیۆی جیاوازی لەسەر دەکەم باسیشی کردنەوە چڕۆشی یاری ئۆشتان دەکەم مهم بێمە سەر ئەوەی کەوا تشتێک سپۆیلە و تشتێک سپۆیل نییە بگومان ئەو گەیم پلی ئێستا دەیبینن ئەوە ڕیکۆردی خۆمە و بەبێ سپۆیلە کاژمێری سەرەتای یاریەکەی هیچ سپۆیلێکی چیرۆکی تێدانی تەنیا چەند گەیم پلەیەکی کرێتۆسی دەبینن ئەو شتێک کە سپۆیلە
بریتە لە نیشاندانی هەندێک دیمەن لە کۆتای یاریەکەی کەوا پەیوەندی بە چیرۆکی یاریەکەیەوە هەبی یان نیشاندانی گەیمپلەیەک کەوا تەنیا بەهۆی چیرۆکێکەوە ئەو گەیمپلەیە دەبینی ئەو شتانە سپۆیلە بەڵام لە کوردستان بەداخەوە خەڵک بە هەڵە لە سپۆیل تێگەیشتە مثلا بۆ IGN ریڤیو یاریەکەی کرد بەشەکی زۆر یاریەکەی نیشاندا بە شوەیە کلیپ خەڵک لە ئەم دنیای نیان دەگۆ ئەو شتانە سپۆیلن لۆ لەبەرەوەی خەڵک بە عام تێدەگە کە شتێک سپۆیلە من ئەگەر بێم کۆتایی یاریەکەتان پێ بڵێم کەوا کە نازانم کۆتاییەکە چێبێک ماچکەشتە کۆتایی یاریەکەم نەدیتە بەڵام ئەگە پێتان بڵێم وڵای لە پاشە لە کۆتایی یاریەکەی کریتۆز وای بەسەر دێ خود ئەیچریز وای بەسەر دێ ئۆدن وای بەسەر دێ یاخود زیوز ئەوها دەبی ئەو شتە ئەوها دەبی ئەو شتە ئەوها نابی ئەو سپۆیلە یا لە ناوەڕاستی یاریەکەی شتێک ڕوودەدا کە پەیوەندی بە چیرۆکی یاریەکە هەیە و لەو چرکەی ڕاچیرۆکە بەو شێوازە دەڕوا ئەوە سپۆیلە بەڵام نیشاندانی لێڤڵێکی یاریەکە و نیشاندانی گەیمپلەیەکی یاریەکە کە پەیوەندی بە چیرۆکانەوە نەبی سپۆیل نییە تکایە نیشاندانی لێڤڵێکی یاریەکە سپۆیل نییە هەرچی نیشاندەی لە کوردستان پێ دەڵێن کە سپۆیلت کردی لەبەرەوەی خەڵک نازانیت شتێک سپۆیلە و پێشتان بڵێم تەنیا 2 مانگتان لە بەردەستە بۆ کەسانێکی یاریەکەیان نەکردیە یان سیر ناکەن تکایە دەکەم 2 مانگل لە بەردەستە شۆریکە و سۆنی و سانتا مۆنیکا 2 مانگی دیکە خۆیان پۆز دەکەن دڵێن کاکە سپۆیلەر هەڵدەگرن و هەموو کەسێک دەتوانانی بابەتەکان بڵاو کاتەوە ئەو وەقتی هەموو یوتیوب ئێساش هەموو یوتیوب بەگومان سپۆیل بڵاویتەوە هەموو یوتیوب هەموو سۆشڵ میدیا لە سکرین شۆت و تەرتیبات و شت کە کۆتایی یاریەکە و تەرتیبات شتەکان یاریەکەتان پێنیشان دەدا بۆیە ئەو جۆرە یاریە گەورانە خەڵکەکی زۆر حەز دەکە قسەیان لەسەر بکە ڤیدیۆیان لەسەر بکە سکرینشۆتی بڵاوکاتەوە مناقەشەی لەسەر بکە ئەگەر دەزانی یاریەکەت پێ ناکردری یاخود ناتوانانی بیکەی هەڵدەزوو تەواوی بکە واگەر دەتەوێت واگەر ناتوانانی یاریەکە بکەی ناتوانانی یاریەکە بکڕی جارێ و ناشتێ تەماشای بکەیت لەبەروی حەز دەکەی لە دوای خۆتەگری هەر ڤیدیۆیەک باسی گادۆڤاری کرد سەیری مەکە یان شتێکی ئاساییە خۆت لە سپۆیل بپارێزە بەڵام تۆ بێ هەر کەسێک قسەیەکی کرد لەسەر گادۆڤاری بە ناوی سپۆیلەوە زنێوی پێ بدەی و هجوم بکەیە سەری شتێکی بێمانەیە و من بەسەر جەم یوتیوبەرەکانی هاوڕێکانی خۆشم وتیا و کەسانی کە ڤیدیۆ لەسەر یاریەکە دەکەن لە سۆشڵ میدیای خۆیان لە گروپەکان وتم ئەو کەسانم بلۆکن لە هەموو شوێنێک لەبەرەوەی ڕێی نێگەتیڤ و ڕێیشکەوە تەنیا مەبەستیان جنێ و دامبی و قسە پێوتم بی ڕاستی شوێنیان ناتوە لای کۆمەڵگای گەیمی ئێمە حەز دەکەین قسە لەسەر دنیای ڤیدیۆ گەیم بکەین بابەتەکان بەرەو پێش بێن نەک یەکتر بشکێنەوە دەزانم زۆر کەس هەیە تەنیا بەمەستی شکانەوە ئەو قسانە دەکە و وا دەکەکەوە یوتیوبەرەکە بی کەسێک بی کە پۆستێکی کردی لەسەر شتێکی لی بدا من لەگەڵ سپۆیل نیم حەز ناکەم کە سپۆیل بڵاو کاتەوە زۆر بە توندیش ئەو کەسە بلۆگ دەکەم لە گروپ بی لە پیج بی لە هەر شوێنێک بی لە یوتیوب بیکەوە سپۆیل بڵاو کاتەوە ئەوەی پێمان بڵێ کە سپۆیلە بەڵام شتێک بڵاو دەکەیەوە کە ئاساییە لێڤڵێکی یاریەکەیە شتێکی زۆر تەبیعیە 5 ساعت سەرەتا یاریەکەیە سپۆیل نییە هیوادارم یەکتری تێگەیش بی بێنە سەر مۆدرن وارفێر 2 لە 10 ڕۆژی بڵاوبوونەوەی هاوڕێیانی خۆشەویستم 1 ملیار دلار پارەی کۆ کردەوە سەرکەوتوترین یاری کۆڵ ئۆف دیوتیە لە مێژوودا ئاکتیڤیژن بە فەرمی ڕایگەیان بە بۆنەی ئەوەی کەوا 1 ملیار دلاریان کۆ کردەوە دڵیان زۆر خۆشە ساڵی داهاتوو یاریەکی تەواو فول پریمیەمی کاڵ ئۆف دیوتی بڵاو دەکەنەوە بەڵام ڕێیانی خۆشەویستم ئەو قسەی زۆر بەو نوعینیەکەوە دەڵێن یاریەکی فول پریمیەم واتە یاریەکی تەواو بڵاو دەکەنەوە ئاکتیڤیژن ساڵی 2023 دایت کەش باسمان کردی یاریان نییە بەڵام چیان هەیە DLC چیان هەیە کە تۆنێک ئەشەی تێدایە تۆنێک بابەت لە خۆدەگری تۆنێک گەیمپڵەی نوێ و بابەتی نوێ پێم وایە زۆمبیەکانیش لە خۆدەگری کە یەکەم جارێتە ناو مۆدرن وارفێر 2 لە بۆ یاریەکەی زیاد دەکەم بە شێوەیەکی پێیت لەوانێت 40 دلارێک بی 30 دلارێک بی مهم لە ساڵی داهاتووش بابەتی نوێ لە بۆ مۆدرن وارفێر 2 زیاد دەکرێت بەرەو یاریەکە سەرکەوتووە و حەز دەکەین بە سەرکەوتووی بمینێتەوە یاری Overwatch 2 35 ملیۆن گەیمەری هەیە لە یەکەم مانگ کە بڵاو کرێتەوە کە بێگومان ژمارەیەکی زۆرە بەڵام نازانم لە کوردستانم یاریە چەند بەناو بانگە چەند بەناو پێم وانییە لە کوردستان ئەو گەیمەرە زۆری هەبی بەڵام ئەگەر گەیمەرێکی Overwatch 2 دەکەی کە یاریێکی بە خۆڕایی لەسەر PlayStation و Xbox و PC بەردەستە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن یاری داهاتووی هەدیۆ کۆجیما دزەی پێکرا لە ئۆنلاین کە یاریەکە بە ناوی Overdose کە هێشتا بە فەرمی ئاشکرا نەکریا بێگومان بەڵام چەند گەیمپڵەیەکیان بڵاو کردەوە کە کاراکتەرێکی نیشان دەدا ئافرەتەکە یەکە لەو کاراکتەرانەی لە ناو یاری دێستراندی جوشەیە و ئەو کاراکتەرە بەناو شوێنێکدا دەڕوە بە لایتەوە تا هەر ئەوەندەی بەڵام ئەوەی سەرنجڕاکێش ئەوەیەکەوە کەسێک بە ڕووتی تەسویری ئەو ڤیدیۆی کردیە و بە خۆشی بڵاو کردیتەوە کە ڕوتە هیچ لەبەر نییە ئەنێ ئەو گەیمەرە بە ڕووتی لیکەچی یاریەکەی بڵاو کردیتەوە کە زۆر سەرشێدانە میم Overdose ئەو یاریەکەوە پێشبین دەکرێت ئەکسکلوسیڤ
Xbox بی نێتە سەر پلیستیشنی بەڵام چاوەڕێنە بە فەرمی بڵاو بکرێتەوە یاخود بە فەرمی ترایلەشی لێبینین یان کۆجیما بە فەرمی باسی بکە ئەوڕۆ چەندین زانیاری نوێ لەسەر یاری هاگوارتس لێگەسی بڵاو دەکرێتەوە لە ڕێگەی کۆنفرانسەکی من ساعت 6 ڤیدیۆ ڕیکۆرد دەکەم پێم وابی ساعت 8 کۆنفرانسەکە شۆکەیسەکە ئەنجام دەدرێت زانیاری نوێ لەسەر گەیمپڵی یاریەکە و لەسەر لێڤڵ دیزاین و لەسەر چیرۆکەکەی و ئەو شتانە بڵاو دەکرێتەوە و هەفتەی داهاتوو ئینشاڵڵا بۆتان شی دەکەم و کەسێکی دا و چی تێدانە نێتفلیکس زنجیرەیەکی نوێی ویچەر بەشەی پریکوەڵ واتە باسی پێش ڕووداوەکانی زنجیرەی ڕئیسی دەکات بڵاو دەکاتەوە و ترێلێکی لە بڵاو کردەوە کە زۆر سەرنجڕاکێژ نییە بەڕاستی وەی سەرنجی میشڕانشە و ژمارە دیسلایکانیشی یەکدارێکدا زۆر لە یوتیوبی بڕۆنە خۆتان توێت ترێلەکەی کەم زان سەرنجات شەیە خودنا خبرێکی گەورە هەبوو لەو هەفتەی لەسەر یاری هۆرایزن کە دەڵێن یاریەکی MMO لە جیهانی هۆرایزن لە بەرەمێنانە ئەگە نازانی MMO چییە من خۆشم زۆر نازانم بەڵام مهم ژانرێکە لە ژانرەی یاریەکان زیاتر لە جەماعەتی PC حەزیان لێ کامێرە دائیمان لەسەرەوەیە یاخود کۆنتڕۆلی چەند کاراکتەرێک و چەند شوێنێک دەکەین بێکەوە شەڕ دەکەن مهم ژانرەیەکی یاریکردنە بەڵام لە کوردستان بەو شێوازە بەناوبانگنی وە لە جیهانیش ئێستا حالیان MMO بەناوبانگن بەڵام هاوشێوەی یاریە سینگل پلێرەکان یاخود یاریە مەڵتی پلێرە شوتەرەکان ناوبانجیان نەماوە زیاتر لە وڵاتانی ئێستا حالیان لە سین لە پێم وابی سین و سینگاپور و ئەوانە زۆر زۆر بەناوبانگن بەڵام گیمەری پیسی زیاتر حەزیان لە یاری MMO مهم یارێکی هۆرایزن کە ئایا باسی چێڕۆکی پێشتر دەکە باشتر دەکە نازانم مهم ئێستا حالیان بە شێوەی MMO بەپێی ئەو راپۆرتەبی لە بەرەمێنانە پێمە لای یوبیسۆفتی لەو هەفتەیە دوو هەوڵمان هەیە لەسەر یوبیسۆفتی یەکەمیان یاری پرینس ئۆف پەرژا ریمیکە کە لەو هەفتەیە یوبیسۆفت حرەکەی سەیری کرد سەرەتا چیان کرد هەرچی یارێکی پری ئۆردەر کردیان پارەکەیان دانەوە بەڵام دواتر جووتیان یارێکە کانسڵ نەکرێتەوە بەڵام لەو پارەکەیان دەدەیەوە کە یارێکەش کانسڵ نەکرێتەوە بێگومان یارێکە دوآخرەیە دەزانین بەڵام گەیمەران لەوە دەترسان یارێکە بە فەرمی کانسڵ کراویتەوە بەڵام یوبیسۆفت دەڵێ یارەکەمان کانسڵ نەکریتەوە بەڵام هێشتا دڵنیان نین کە یارێکە بڵاو دەکرێتەوە ئەگەر لەبیرتان بی ترێلەری پرینس ئۆف پەرژا ریمیک کە بڵاو کرایەوە ڕەخنەیەکی زۆری لێجینە چونکە یارێکە لەسەر دووسرای ریمیک کەواتە دەبێت بە گرافیکەکی نوێ یارەکەی دروستکەوە نەک هەمان یاری بی تەنیا ڕیماستەری بکەی گرافیکی تۆزای پاکەیتەوە و یارەکە سەرنجڕاکێژنەوە بەڕاستی بە پێویستی بە ریمیکێکی تەواو هەیە چۆن یاری The Last of Us Part 1 ریمیک کرا دیتمان گرافیک چی بەسەر هات پێویستە پرینس ئۆف پەرژاش بەو شێوازە بچکە بەڕاستی من خۆم حەزم زۆر لە پرینس ئۆف پەرژا هەیە لەسەر پلەی دووی کاتی خۆی کردمان یەکێک لە یاریە زۆر زۆر خۆشەکان گەیمپڵەیەکی زۆر نازداری هەیە هیوادارم یوبیسۆفت لەو کارێ سەرکەوتوو بی کە پێناچی زۆر سەرکەوتوش بیتاوەکو ێستا لەبەری چەند جارێک دواخرێ بەڵام هەر لە ناو یوبیسۆفتی بەڵام ئەوەیان فەرمی نییە یوتیوبەرێک دروستی کردووە بە بەکارهێنانی Unreal Engine 5 ئەگەر بێت و یاریشی ئەساسن لە کاتی جەنجی جیهانی دووەم لە ئەوروپا دروست بکرێت چۆن دەبی گرافیکەکەی ببینن چەندە نازدارە بەڵام دەمێت پێشتان بڵێم کەەوە شتێکی لە بابەتەمان هەیە لە ناو یاریەکانی ئەساسن ئەگە بێت و یاری ئەساسنز کریت یونیتیتان کردبی لێچێت لە مەرحەلەکان بە کارکتەرەکەی خۆت گەشت دەکەی لە بۆ چەند زەمانێکی جیاواز بە شێوەیەکی خێرا یەک لە گەشتەکان لە بۆ جێنێکی جیهانی یاخۆ سەردەمی ئێستاە کە زۆر سەرنجڕاکێشە بێگومان ئەو وەرڵد دووەی ئەساسنیش لەلایەن ئەو یوتیوبەرەوە دروستکرا زۆر سەرنجڕاکێشە و وا دێتەکەەوە حەز دەبی کی یاریی ئەساسن لەو جەوە دەبین بینە سەر دیمیک ریمیکمان زۆر جێلێ بووە بەڵام دیمیکتان جێلێ بووە دیمیک واتە یاریەکە گرافیکی ئێستای هەیە بەڵام بە ڤێرژنی یا کۆنسڵۆکی کۆن دروست دەکرێتەوە پێی دەوترێت دیمیک نەک ریمیک یەکێک لە یاریەکان کە پێناچی یاریەکەیان بە تەواوەتی دیمیک کردبی بەڵکو مەرحەلەیەکیان دیمیک کردیە لە بۆ یوتیوبی چەند یوتیوبەرێک سانەوکاریان کردیە ئەویش یاری Resident Evil 6 کە زۆر جوانە دەیبینین هەتا لۆ سکرین دەرکەکەشیان دانایتەوە کارکتەری لیۆن نیشان دەدا بە شێوەی کامێرای فیکس کامێرا شتەکان دەکا ئەکشنەکەی دەکا زۆر جوانە بە ڤێژنی پلەیەک دروست بکەیتەوە ئەقسەکردن لەسەر دیمەیکردن بەڵام ئەو جارە دیمەنی فیلمی پڵ فیکشن یان هینەیە دیمەیکیان کردەوە کردیان چەند مەرحەلەیەکی یاری بە شێوەی پلەی یەک کە مامێ زۆر جوان دیارە لەو هەفتەیە جەماعەتی Activision چەند قسەیەکیان لەسەر یاری دیابلۆ 4 کرد هەشتا بەرواری فەرمیمان نییە بەڵام دەڵێن هەوڵ دەدەن لە مانجی 4 2023 یاری دیابلۆ 4 بڵاو بکەنەوە و چەند زانیارییان لەسەر گەیمپڵەی یاریەکەی ئاشکرا کرد کە من ناتوانم باسییان بکەم لە بەروەی ئەو یاریم نەکردی وە زانیاریش مەسەری و نامێ قسەی هەڵەشی لەسەر بکەم بەڵام دیابلۆ یەکێکە لە زنجیریایە بەناوبانکان و دیابلۆی کە ریمیک کراوە لە ماوەی
ڕابردوو سەرکەوتنێکی گەورەی بەدەستینە بەڵام دیابلۆ 4 ئەو یاریەکەوە گەیمەرەکی زۆری ئەو ستایلە چاوەڕێ دەکەن سەو بزانین سڕدەدا یاری ڕابردووی ماسەفێکت شکستێکی گەورەی هینا بەڵام پێدەچی یاری داهاتووی ماسەفێکتی کە ماسەفێکت 4 دەبی لە زنجیرەکەی دەڵێن یەکێک دەبی لە یاری زەخمەکان بە قسەی بایوێرمی و دەڵێن بەرەمێنان یاریەکەی زۆر بە باشی دەڕوا بەڕاستی بایوێر کاتی خۆی کە بەشی یەکەم و دووەم و سێمی ماسەفێکتیان دروست کرد بوونە ئەو ستودیۆیی کەوا زۆر بە ناوازەیی کار لەسەر یاری خەیاڵی زانستی و سەرکێشی و ئەکشن دەکەن بەڵام بەهۆی شکستە گەورەکەیان لەسەر یاری ماسەفێکس ئەندرۆمەدا لەگەڵ یاری ئانتەم چۆن دەڵێ ئەویان لەدەستدا ئەو ڕێز و احترامیان لەدەستدا کە گیمەران لە بۆیانیان هەبوو و ئیئەیش ئەو سیقەی پێ نماینە وەکو جاران بەڵام ئیئەی کام هەم زای دەڵێن ئیئەی پیاوە چ خراپە کۆمپانیاشە بەڵام ئیئەی هێشتا هەلێکی گەورەتری بە بایوێردایە کە دوو یاری زەبەلاحی لە بۆ دروست دەکەیان دراگنەیجە ئەوەشیان ماسەفێکسی داهاتووە بایوێر دەڵێن بەرەمێنانی زۆر باشی دەڕوە و هەوڵ دەدەن بە باشترین شێواز ئەو یاریە بڵاو بکەنەوە نێتفلیکس لەو هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندکەوە دوو بابەت لەسەر زنجیرە یاری گیرز ئۆف واری ئەکسبۆکس بەرهەم دێنن یەکێکیان فیلمێکی سینەماتیکی و فیلمێکی لایڤ ئاکشن ئەوەتە ئەکتێری ڕاستەقینە ڕۆڵەکان دەجێڕی دووەمیشیان ئەنیمەیشنێکە بە شێوەی ئەدۆڵت واتە سەر و 18 ساڵان مەبەست مەقسەدمان لە سایتە خراپەکان نییە مەقسەدمان لەوەیە شتێکە وەکو سایبەرپانک ئێج ڕەنەرز دەبی کە سەر 18 ساڵانە دیمەنی ڕوت و دیمەنی خوێن و دیمەنی کوشتن و بڕین و دیمەنی سێکس و ئەو شتان لە خۆ دەگری مهم گیرز ئۆف وار ئەگە نەتکردیە هیچێکە لە زنجیرە یاریە باشەکانی ئەکسبۆکس نەک باشەکان تۆپەکانە بەڵام بەداخەوە ئەکسبۆکس زۆر بە خراپی یاری گیرز ئۆف وار بەرهەم دێنین مەسەڵەن 2019 بوو 18 بوو 20 بوو چەند بوو گیرز 5 بڵاو کرێ تا کەستە یاریشی دیکەمان نییە و دەنگۆشمان نییە لەسەرەوەی کە لە بەرەمێنانە یا خۆتنا دەنگۆ هەیە جارجارە بەڵام فەرمیمان نییە مهم گیرز ئۆف وار دەکرێتە یاری دەکرێتە فیلمی زۆر ڕاقی ئەگەر بیانەوە و باشترین بژاردەش خەڵک دەڵێن دەیڤ پەتیستەیان بۆ ڕۆڵجێڕانی پاڵەوانی ئەو چیرۆکە لەبەرەوەی کابرایەکی پانە بەرزە و لە بۆ یاری ئەکشن و فیلمی ئەکشنوانەش دەرەجەیەکە بێگووە منیش هەمان ڕایم هەیە ئەی بە فەرمی ڕاگەیاندکەوە زنجیرە یاریەکانی پرۆجێکت کارس بە فەرمی کانسڵ کرێنە و هیچی دیکی یارینکەی لێ دروست ناکرێن من هەرگیز پرۆجێکت کارسم نەکردیە بەڵام دەزانم کە هەیە و نازانم لەبەر ئەی گرنگجی بە زنجیرە یاریە دەدا و فرۆشەی نەبوو هەموو ساڵش دەیانگۆ فرۆشی نییە ینی هەر جارێکە بڵاو دەکرێت دەیانگۆ شکستینە و فرۆشی نییە جۆرە گەیمەرەشی تایبەتی هەبوو بەڵام گەیمەرە عامەکە بەلایەوە گرنگ نەبوو لەبەرەوەی لەو یاریانە نییە کە دەبی ئیلا ئەنجایم دێ لەبەر یاری سیباق زۆرن وڵی زۆر نییە یاری سیباق زۆر نییە بەڵام یاری سیباقی باش زۆرن چکە یاری سیباقەکان بە ئەستەم بە هەڵە دەڕوای هەندێکی فڵتیان کردی و باش نەبی بەڵام بەگشتی باشن بەڵام فۆرزا هۆرایزن بگومان ئیکسەر هەمووی لە ناوبردیم توانم ئەی دەڵێ ئەرجەنتین مۆندیالی دەبە و چەندین پێشبینی خۆشیان بڵاو کردیتەوە بەڵام گەورترین پێشبینیان ئەوەیەکەوە ئەرجەنتین دەبتە براوی مۆندیالی و میسیش دەبتە گۆڵکاری مۆندیالی ئەجە قسەکەیان ڕاست دەبی ڕاست نابێت چاوەڕێی نەبزانین چ دەبی و مەقسەدیشیان ئەوەیەکەوە گەیمەران زیاتر بە هەڵبژاردەی ئەرجەنتین یاری فیفا مۆندیال ئەنجام بدەن مەسەڵەن وۆرڵد کەپی ناو یاری فیفای کە ئێستا حالیان ئەوڕۆ پێماوی ئەوڕۆ دنیا بوو شتێکی وایە بەردەست خرەیە ستوان تاقیکەنەوە مهم خودتان بیکەن ئاخر قسەشم بێمەوە سەر یاری ئەتۆمیک هارت کە هەفتەی ڕابردوو ترێلەرێکیان بڵاو کردەوە زیاتر باسم کە بەڵام ئەو هەفتەیە گەیمپلەیەکی دەخولەکیان بڵاو کردەوە کە یەک لە بۆس فایتەکانی یاریەکەیە بۆس فایتێکی زۆر سەیرە بەڕاستی گەیمپلەیەکەی پێناچی مودعەیەک هەبی بەڵام جوان دیارە لەبەرەوەی بۆس فایتەکە زیاتر وەستان و سەیرکردنە بەڵام شەڕکردنی ڕاستە و خۆی مابینی کارکتەرەکەی خۆت و ئەو جۆرە مەخلوقە زۆ کەمە کە مەخلوقێکی ئەلکترۆنیە چۆن دەڵێ بایۆ ئەلکترۆنیە وچ بایۆشاکێ بگومان یاریەکە بەڵام پێناچی مودعی هەبی بەڵام بەگشتی یاریەکان بەڵەوە چاوەڕێشم بڵێ مهم ئەتۆمیک هارت پێویست ناکە پارەش پێ بدەین لەبەر دێت سە گەیمپاسی بژی گەیمپاسی سە چاوەڕێنە بڵاو بکرێتەوە لە مانجی 2 کە هەموو یاریەکان پێما بیدە مانجی 2 بڵاو دەکرێنەوە ئاگەی خۆشەویستانم چاوتان ماز دەکەم ڕێز و خۆشەویستی احترام هەیە لە بۆ هەرمووتان بۆ سەیرکردنی ڤیدیۆیەکانم کە بەڕاستی ڤیدیۆم نییە تەنیا هەفتانە ڤیدیۆیەک 2 ڤیدیۆ بڵاو دەکەمەوە لەبەرەوەی وەکوتم حەز ناکەم ڤیدیۆیەک بڵاو بکەمەوە کەوا سوودی نەبی و ئیسفادە نەبی وە بخۆشم مەجارم کەمە سەو تاوی تااقەتی خۆم دەخەمەسە ئەو ڤیدیۆیانی کە مەبەستمە بڵاویان کەمەوە و زۆریشتان دەڵێن لەبەر گەیمپلەی یاری گادۆڤار ناکەی منیش دەڵێم
بەتەما بووم بیکەم بەڵام کە سەیرم کرد گەیمەران لە چەناڵی مامە هەمەی خۆشەویست و چەناڵی کورد گەیمەرس کاکە پێشەوای سیر دەکەن لۆ من بڵایکەمەوە هەموو خەڵک لە هەموو شوێنە ینی دوسێ چەناڵی زۆر باش یاریەکە بە زمانی کوردی بڵاو دەکاتە پێویست ناکەم من بۆ شێوازە بڵایکەمە بەڵام من بە شێوازێکی دیکە منە ڕیڤیو هەر لە بۆ دەکەم چکە و کاری منە و یوتیوبەکەشم بە ڕیڤیو بەناباگە ڕیڤیو لەسەر دەکەم بەڵام دواتر کە یاریەکەم تەواو کرد بەچەند ڤیدیۆیەک تاوی چیرۆکی یاریەکەتانە بۆ شی دەکەم و هەندێک گرنگهێنیەکان بە شێوەی شیکردنەوەی سپۆیل باز دەکەم بەڵام بێگومان ئەگەر دەستە دەکەمەوە کە شتەکە سپۆیلە پێتان دەڵێ مۆشتانە سپۆیلە ئەو ڤیدیۆ سپۆیلی تێدایە یەکسەر ئەوە نییە کە ڤیدیۆیەکە پلێکی یەکسەر هەمووی سپۆیل بێ ئاگادارتان دەکەمەوە چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گرتان سپێرم خواتان لەگەڵ